لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 178 لواني كاين تفسير قرآن بيروز بيم وخزمتان بس رزامندي خواي قور وهوادان بأوي آزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. حافظوا على الصلوات والصلاة الوسطى وقوموا لله قانتين. بەڵێ خۆشەویستان، دیارە لە پێش ئەوە بە چەند ئاەتێک خی گەورە سوبحانەهو وتەعالە باسی لە حالاتی تەلاق و عیددەی ئافرەت و مقداری مارەیی و ئەو بابەتان دەکا. لە دوای ئەوەش بە یەک دوو ئاەت هەر باز لە ئەو بابەتانە دەکا و بابەتی تەلاق زیاتر ڕوون دەکاتەوە. بەڵام لە نێوان ئاەتەکانی تەلاق خی گەورە لەو ئاەتە و لە ئاەتی دواترێ باس لە نوێژ دەکا. ئیتر دیار وەکو زانایان دەفەرمونون حکمەتی چییە لە ناو ئاەتەکانی تەلاق خی گەورە باز لە ئاەتەکانی نوێژ دەکاتن. دیارە ئەوەلەن تەرتیبی ئاەتەکان بە ڕەئی زۆربەی عولەما تەرتیبی ئايات بە تەوقیفیە، واتە لەلایەن خی گەورە سوبحانەهو وتەعالە بە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو بەو شێوەیە ڕاگەیاندرا. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بەو شێوەی بنووسنەوە، کەواتە تەرتیبی ئاەتەکان تەوقیفیە، واتە ئیجتیهادی سەحابەی تێدا نییە خۆیان لێ ڕازی بکەوە ئەو ئاەتە لە پێشەواتە بنووسنەوە، نەخێر بەڵکو تەوقیفیە بە وەحیە لەلایەن خی گەورە سوبحانەهو وتەعالە. حکمت چییە ئاەتەکانی دوو ئاەتی نوێژ لە نێوان ئاەتەکانی تەلاقدا هاتیە؟ ئیتر حکمەتەکەی الله ئاعلم، ئەوە بەگشتی جوابەکەیە. بەڵام هەندێک لەزانم حاوەلەیان کردیە دەڵێن لەبەر ئەوەی ئەو بابەتە زۆر هەستیارە مەسەلەی تەلاق عادەتەن لە نەتیجەی خلاف لە بینی ژنومێرد مەسەلەی تەلاق دێتە گۆڕێ، کە خلافش لە گۆڕێ بەڕاستی پێویستە تەقوا هەبی تا وەکو لە ئاەتەکانیش چەندین تەرکیز لەسەر تەقوا کرد. تەقوا و لەخوا ترسان هەبی تا وەکو ئەو دوو تەرەفە لە کاتێکدا وەکو بڵێن ئین صەحە التەعبیر لە جەبهە و لە سەنگەردان بەرامبەر یەکتری، بەڵام ئاگادار بن سنوور نەبەزێنن، لەخوا بترسێن، زوڵم لە یەکتری نەکەن، بوختان بە یەکتری مەکەن. چونکە لەو حاڵەتەوە گوتمان لەو پەڕی ناکۆچی دانە کاتێکەوە تەلاق دەدرێ، بەتەکید لە خۆشی دانین، ئیتر معڕەزن لەوەی کەوا ئیتهامی یەکتر بکەن، معڕەزن لەوەی زوڵم لە یەکتری بکەن، معڕەزن لەوەی غەیبەتی یەکتری بکەن، بوختان بە یەکتری بکەن. ئیتر تەقوا زەمانەتی ئەوەی و لەخوا ترسان زەمانەتی ئەوەی کەوا بەڕاستی هیچ زوڵمێک بەرامبەر یەکتری نەکەن. وە لە زەمنی ئەوەش خی گەورە تەکید لەسەر نوێژ دەکات، لەبەرەوەی بەڕاستی نوێژ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر، وەکو خی گەورە سوبحانەهو وتەعالە دەفەرمێ لەبەرەوەی بەتەکید نوێژ ئەگەر نوێژ بی ئەو نوێژە بی کە خوا دەیەوێ سوبحانەهو وتەعالە، ئەوە ڕێگریت لێ دەکا بۆی کەوا خەریکی فەحشا و منکەر بی، خەریکی گوناه و تاوان بی. ئەگەر نوێژ بی، بەڵام ئەگەر نوێژەکەشت کەم و کورتی تێدا بی، ئەوە دیارە لە قەدەر ئەوە ئینسان تووشی فەحشا و منکەر و زوڵم و ئەوە دەبیتن. ئیتر خی گەورە تەکید لەسەر نوێژ دەکاتەوە کە بەڕاستی لە ناو ڕوکنەکانی ئیسلام بەڕاستی گەورەترین ڕوکن لە دوای ڕوکنی شەهادەتەین بەڕاستی نوێژە، زۆر گرنگە. حافظوا على الصلوات، خی گەورە دەفەرمی حافظوا على الصلوات، پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن. پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن واتە ئیستمراریەتان هەبی و بەردەوام بن لە حیفز و پارێزگاریکردن لەسەر نوێژەکانتان، گرنگی پێ بدەن، وەکو زانان دەفەرمواتە لە کاتەکانی خۆی ئەدای بکەن، بە خوشوع و بە خوضوع ئەدای بکەن، بە ئامادەبوونی دڵەوە، بە غەفلەتەوە، بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم صلوا کەما رأیتمونی ئوصلی نوێژی ئەنجامدایە. زۆر مهمە بەڕاستی هەر کەسێک پارێزگاری لەسەر نوێژەکانی بکە، ئەوە بە تەکید لەسەر باقی ئەحکامەکانی ئیسلام پارێزگاری هەیە. هەر کەسێکیش ئیستەهانە و کەم و کورتی لە نوێژەکانی هەیە، بە تەکید لە کردەوەکانی دیکەشی کەم کورتی دەبی. یەکەم شتەکەوە لە ڕۆژی قیامەت
حسابی لەگەڵ دەکرێت بەندە لە بینی خۆی و لە بینی خوا یەکەم شت لەسەر نوێژەکانی حسابی لەگەڵ دەکرێت ئەگەر لەوەی دەربچی ئەوەی لە پاش نوێژەکانی دێ ئەهوەنترە ئەگەر لە نوێژ دەرنەسی ئەوەی لە دوای نوێژەکانی دێ زەحمەتترە ئیتر بەڕاستی زۆر زۆر گرنگە زۆر گرنگە حافظوا على الصلاة پارێزگای لەسەر نوێژەکانتان بکەن جاوەکو گوتمان حافظوا بەمعنای ئەوەی الاستمرار على الحفظ مع الاعتناء بها واتە بەردەوام بوون لەسەر پارێزگاریکردن لە نوێژ وە گرنگی پێ بدەن هەندێک لە زانان دەفەرمون حافظوا لەسەر وەزنی مفاعلەیە واتە لە نێوان دوو کەسە واتە ئەنگۆ پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن لە مقابلدا خوای گەورە دەتان پارێزی معنایەکەشی تەواوە هەندێک دەڵێن پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن لە مقابلدا نوێژەکان دەتان پارێزێت طبعا نوێژەکان واتە ئەو خوای کە نوێژی لۆ دەکەی دەتپارێزی احفظ الله يحفظك فەرمانەکانی خوا سبحانه وتعالى بپارێزە الله سبحانه وتعالى دەتپارێزی حافظوا على الصلوات والصلاة الوسطى کەواتە پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن و لەسەر نوێژی ناوەندی الصلاة الوسطى کەواتە پارێزگار لەسەر نوێژەکانتان بکەن بەگشتی و لەسەر نوێژی ناوەند بە تایبەتی لەسەر نوێژی ناوەند بە تایبەتی چ نوێژەکە نوێژی ناوەند دیارە جمهوری عولەما و جمهوری مفەسرین لەسەر ئەوەنە کەوا صلاة الوسطى نوێژی عەسرە نوێژی عەسرە طبعا هەموو نوێژەکان گرنگن بەڵام زیاتر گرنگی بە نوێژ سبەینە و عەسر درایە لەناو هەمووان لەبەرەوەی ئەویان لە شیرینی خەودا هەڵدەستیەوە نوێژ عەسریش لەو پەڕی نەشاتی عەسردای ئەوجا لە حەرەکەدای لە ئیش و کاردای لە هەر شتێکدای کاتی مەشغەلەتە زۆر مهمە پارێزگاری لەسەرکردنی ئەو دوو نوێژەدا و لەو دوو نوێژەدا بەڕاستی کە گەورەترین و زیاترین ژمارەی مەلایکەت لەسەر ڕووی زەوی مەوجودن لەبەرەوەی دیارە وەکو لە حەدیثی پێغەمبەر داهاتێ صلی الله عليه وسلم کەوا دوو وەزبە مەلایکەت لە بۆ سەر ڕووی زەوی دێن وەزبەک لە سبەینەوە تا عەسرێ وەزبەش لە عەسرەوە تا سبەینە ئیتر لەو دوو کاتانەدا هەردوو وەزبە مەوجودن وەکو بڵێیتا وەکو دەور و تەسلیم بکەن لە ئەرک و کارەکاریان کە پێیان ڕاست پێدرایە ئیتر لە نێوانە ئەو دوو نوێژەش نوێژی عەسر لە هەمووی گرنگترە کە وەکو لەو حەدیثانەی دێین دەیخینەوە کەواتە پارێزگاری لەسەر نوێژەکانتان بکەن بەگشتی و بە تایبەتیش نوێژی عەسر دیارە نوێژی عەسر وەکو لە حەدیثی بوخاری و مسلم و ئیمام ئەحمەد هاتێ عەلی کوڕی ئەبی طالب خوای لێ ڕازی دەفەرمی لەما کان یوم الأحزاب لەو ڕۆژەی کەوا ڕۆژی ئەحزاب بوو کەوا چاردەوری مەدینە گیرا بوو هەموو حیزبەکان کە ئەحزاب جەمعی حیزبە هەموو حیزبەکان و ئەو کەسانی کەوا دوژمنایەتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم هەمووی پێکەوە کۆبوونەوە کە بڵێ تەحالوف وەکو هاوپەیمانیەکیان پێکنا تاوەکو محاصرەی مەدینەیان کرد قاتل رسول الله صلى الله عليه وسلم فلم يفرغ منهم حتى أخر العصر عن وقتها ئیتر پێیان صلی الله علیه وسلم لە ڕۆژێک لە ڕۆژەکانی ئەحزاب خەریکی قیتال بوو دیفاعیان دەکرد لە مەدینە ئیتر دەستیان بەتاڵ نەبوو هەتا وەکو نوێژی عەسر دواکەوت لە کاتی خۆی دەرچوو فلما رأى ذلك پاشان کەوا هەستی کردکەوە کاتی نوێژی عەسر بەسەر چوو قال پیان صلی الله علیه وسلم ملأ الله بيوتهم وقبورهم نارا خوای گەورە ماڵەکانیان و قەبرەکانیان پڕی ئاگر بکە شغلونا عن الصلاة الوسطى حتى غابت الشمس بەڕاستی لە نوێژی ناوەڕاست ئێمەیان مەشغول کرد هەتا وەکو ڕۆژ ئاوا بوو ثم صلاها بين المغرب والعشاء ئیتر پاشی مەغریب داهات بوو ئەوجە نوێژی عەسری کرد و طبعا ئەوجە دوای مەغریب و عشاشی کرد قال فعرفنا يومئذ أن صلاة الوسطى صلاة العصر إمام علي دەفەرمێ ئەوجا ئەو کاتە زانیمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئێمەیان مەشغول کرد لە سەڵاتی وستا ئەوجا نوێژی عەسر بوو ئەو کاتەکە لە دەستی چوو بوو دوای کردیەوە ئەوجا دەڵێ ئەو کاتە زانیمان کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناوی لە نوێژی عەسر نا وستا کەواتە نوێژی عەسر وستایە لە حەدیثێک کەوا ئیمام ترمذی ڕوایەت کردێ سەموڕەی کوڕی جوندوب دەجێڕێتەوە خوای لێ ڕازی بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی الصلاة الوسطى صلاة العصر الصلاة الوسطى نوێژی عەسرە لە حەدیثێک کە ئیمام بوخاری و ئیمام ئەحمەد ڕوایەتی کردێ بوڕەیدەی ئەسلەمی دەجێڕێتەوە دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من ترك صلاة العصر متعمدا
أحبط الله عمله. هەر کەسێک نوێژی عەسر بە متعەممیدی واتە بەبێ ئەوەی لە بیری چووبی یاخود سەهووی کردبی بە متعەممیدی لە دەستە خۆی بدا و نەیکا ئەوە خوای گەورە کردەوەکانی بەتاڵ دەکاتەوە. لە حەدیثێکە کە ئیمام بوخاری مسلم ڕواتە کرد ئیبن عومەر خوای گەورە لە خۆی بابی ڕازی بی دەفەرمی پێیان سەڵسەڵەم فەرمووی من فاتته صلاة العصر فكأنما وتر أهله وماله. هەر کەسێک نوێژی عەسری دەست بچی وەکو ئەوەیەکەوە ماڵ و منداڵی هەمووی لە دەست چوو واتە زەرەرێکی زۆر گەورەی کرد. و لە حەدیثێکە کە ئیمام بوخاری و مسلم ڕواتی کردیە دەفەرمی لە ئەبی موسى ئەشعەری خوای ڕاز دەفەرمی پێیان سەڵسەڵەم فەرمووی من صلى البردين دخل الجنة. من صلى البردين دخل الجنة. دەفەرمی هەر کەسێک دوو نوێژەکە بکە کەوا لە دوو کاتی فێنچینە واتە نوێژی بەیانی و نوێژی عەسر دخل الجنة ئەوە دەچیتە بەهەشت دەچیتە بەهەشت. وقوموا لله قانتين کەواتە خوای گەورە فەرمووی حافظوا على الصلوات بەردەوام بن لەسەر نوێژەکانتان و بە تایبەتیش نوێژی عەسر وقوموا لله قیامەکەتان لە بۆ خوابی لامەکە لە بۆ اختصاسە لە بۆ ئیخلاسە کەواتە بە تایبەتی نوێژەکانتان بەبەستان تێدا خوابی لە هەموو کردەوەیەک بە تایبەتیش نوێژەکەت لە بۆ خوابی بە ئیخلاسەوە بیکە. وقوموا لله قانتين. قانتين واتە بەردەوام قنوت بە معنای بەردەوامبوونە لە تاعەت لەگەڵ خشوع و خضوعەوە واتە بەردەوام بە لە تاعەت بە خشوع و بە خضوع و بە ملکەتیەوە بە هادئیەوە لەناو دڵ و دەروونت ئامادە بە لەو نوێژەی و هەروەها حرەکەی مەکە وەکو دڵ و دەروونت ساکینە ئەوها بە هەمان شێوە لاشەشت ساکین بی. وقوموا لله ئەوجا قوموا لله واتە بەردەوام بن لەسەر نوێژەکانتان لە بۆ خوا بە قونوتەوە وەکو گوتمان بە ئیخلاسەوە بە خشوعەوە بە خضوعەوە. جا لێردا وەکو زانان دەفرن وقوموا لله هەم بە مانای بەردەوام بوون دێ مداوەمە دێ هەم بە مانای قیامیش دێ لەبەرەوەی ئەسڵ لە نوێژ ئەوەیە کەوا لە قیامەوە بیکەی لەسەر پێیەکان بیکەی یەک لە ڕوکنەکانی نوێژ ئەوەیە کەوا لە پێوە تووڕاوەستی بیکەی مەگەر نەتوانی صل قائما فإن لم تستطع فقاعدا کەواتە ئەسڵ وایە وەکو پێیان سەڵسەڵەم دەفەرمی نوێژەکەت لە پێوە بکەی ئەگەر نەتوانی ئەوجا لە دانیشتن بکە ئەگەر لە دانیشتن نەتوانی ئەوجا لەسەر تەنیش بیکە بە هەموو شێوەیەک دەبی بیکەی بە هەموو شێوەیەک دەبی بیکە وقوموا لله کەواتە بەردەوام بن لەسەر ئەنجامدانی نوێژەکانتان و هەروە بە قیامەوەش بیکەن لە بۆ خوا بیکەن قانت بن تێیدا واتە ساکین بن بە خشوع و بە خضوعەوە بیکەن. لەسەر وقوموا لله قانتين وەکو گوتمان مؤكدا لما قبل من المحافظة والمداومة على أداء الصلاة ئەوە تەکیدە لەسەر ئەوەی حیفاظەکەی لەسەر بکە بەردەوام بە لەسەری وەکو گوتیشمان تەکیدە لەسەر وەکو زانان دەفەرمێن لە قیامەوەش کە هاتبیتن لە پێوە بیکەی. ئەوجا وەکو زانان دەفەرمون مانای قنوتیش ئەوەی کەوا ساکتین واتە بە هیچ شێوەیە قسەیەک نەکن کەوا خارجی نوێژە بە بەڵگەی ئەو حەدیثێکەوە ئیمام بوخاری و مسلم و ترمذی ڕواتیان کردە زەیدی کوڕی ئەرقام خوای لە ڕاب دەجێڕت و دەفەرمی كنا نتكلم في الصلاة خلف رسول الله صلى الله عليه وسلم يكلم الرجل منا صاحبه وهو إلى جنبه في الصلاة. دەفەرمی ئێمە لە پشت پێغەمبەر صلی الله علیه و سلم کە نوێژمان دەکرد هەر یەک لە ئێمە اعتیادی ئەگەر پێویست بە قسەی دەکرد لەگەڵ ئەوەی تەنیشتی ئەگەر پێویست بە قسەی دەکرد لەگەڵ ئەوەی تەنیشتی حتى نزلت هذه الآية حافظوا على الصلاة والصلاة الوسطى وقوموا لله قانتين فأمرنا بالسكوت ونهينا عن الكلام. دەفەرمی ئێمە لە پێشی دابەزینی ئەو ئاەتە قسەمان لەگەڵ یەکتری دەکرد ناو نوێژدا بەڵام کاتێکەوە دابەزی فأمرنا بالسكوت قسەی زیاد نەکەین لە نوێژێ واتە قسەیەک نەکەین کەوا خارجی نوێژ بیتن لێ بە مانای سکوتیش دێ وقوموا لله قانتين وگوتمان قنوتیش بە مانای ئەوەی دێتن دوام الطاعة مع الخضوع والخشوع بەردەوام بوون لە طاعت بەو پەڕی خشوع و خضوعەوە. ئەوجا لە دوای دەفەرمی فإن خفتم فرجالا أو ركبانا. ئەسڵ وایە نوێژ بەو شێوەی بکرێت کە پێیان سەڵسەڵەم وسلم فێرمانی کردیە نوێژ بەو شێوەی بکرێت کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرمانی کردیە هەموو ئەرکانەکان لە ڕاوەستانەوە ڕوو لە قیبلە بی بەو شێوەی ڕکوع و سجود و ئەوانە بی. فإن خفتم ئەوە لە حاڵەتی طبیعی ئەدی ئەگەر ترستان لەسەر بوو واتە لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوە بوون لەگەڵ دوژمن خۆت لە پەنا دیوارەکی نابوون نەتدەتوانی هەڵبستیەوە فإن خفتم فرجالا أو ركبانا ئەوجا لەو حاڵەتەی لە حاڵەتی ترس دەبی نوێژەکەت هەبکەی سبحان الله ینی
وەکو لێرە و لە سوورەتی النسائیش خوای گەورە باس لە سەڵات الخەوف دەکاکەوە ئەگەر لە جەبهەش بوون لەگەڵ دوژمنانتان ڕوبەڕوو بوونەوە کاتی نوێژ دەبی نوێژەکەت هەر بکەیت دەبی نوێژەکەت هەر بکەیت کەواتە لە هەموو حاڵەتێک دەبیکەیت هەتا ڕوح لە لاشەتدا پێویستە بیکەیت هیچ مەجالی تێدانیان زۆر جاران دەبیستین کابرا نەخۆشە وەڵا نەمتوان نوێژ بکەم لۆ نەتوان لەبەر نەتوان دەستنوێژ کاکە بیکە بە هەر شێوەیەک بی لە جێەوە با دەستنوێژ پێڵگرن نەتوانی تەیەموم بکە بە هیچ شێوێک حرەکەت نەبوو بە دڵت بیکە نابی نوێژ نەکەی هەتا وەکو زەینی لەسەر خۆتە هەتا ڕوح لە لاشەتدا هەیە بەڕاستی پێویستە نوێژت بکەیت مەگەر بێ ئاگا بووی لە خۆت ئەوە مۆزوعی دیکەیە ئەگەر ترسان لە حاڵەت ترس بوون فەریجالەن ئەو ڕوکبانە ئەوە لەسەر پێیەکانتان لە ڕۆیشتندا لە هەڵاتنی لە حاڵەتی ڕوبەڕووبوونەوەی لەسەر پێکەشتی هەر جارە ڕوو لەلایەکە و دەڕۆی ئەو لە دەڕۆی پێویستە هەربیکەی نوێژەکەت ئەو ڕوکبانە لەسەر پشتی با بڵێن حوشتری ئەسپی با بڵێن دەبابەی سیارەی تەیارەی پێویستە هەربیکەی بە هەموو شێوەیەک بیتن مادام کاتی هات پێویستە هەربیکەی بەڵام وەکو وتمان ئەسڵ وایە بە تەواتی بیکەی بەڵام کە تو لە حاڵەتێکی زەڕوردای نوێژەکەش دەچی پێویستە هەر بە هەر شێوەیەک بیکەی فەئیدا ئەمینتم بەڵام کە هیچنەوە حاڵەتی ئەمن و ئەمان فاذكروا الله كما علمكم ما لم تكونوا تعلمون ئەوە لە حاڵەتی ئەمن و ئەمان بەو شێوەی بیکەن کە وەکو فێری کردینە خوا فێری کردینە سبحانه وتعالى لە ڕێگەی پێغەمبەری صلی الله عليه وسلم کە فێری کردینە صلوا كما رأيتم أصلي ئەوزا ئەگەگەیشتنەوە ئەمن و ئەمان بەو شێوەی نوێژ بکەن کە وەکو خوای گەورە فێری کردنە لە کاتێکدا کە ئەنگۆ نەتان دەزانی بە چ شێوەیەک نوێژ بکەن و عیبادەت بکەن ئیتر بەڕاست و گوتمە ئەو دواتە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوە لێرە و لە چەندین جێگەیە کە بەڕاستی نوێژ زۆر گرنگە لۆی خوای گەورە لە نێو ئەحکامەکانی تەلاقیش باسی نوێژی کرد چونکە بەڕاستی نوێژێکی ڕاست و دروست وا لە ئینسان دەکات باقی ئەحکامەکانی دیکە بەو شێوەی جێبەجێ بکە کە خوا دەیەوێ سبحانه وتعالى وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون